ئێرە لۆفەکانی سپیلکە ناوەڕاستی حەریر خەلیفانە سنووری قەزای سۆرانە. ئێمە کۆمەڵی کاسبکارین لە خۆمان لێرە ئیشەکەین، ژیانمان لە سێرێتەوەن. وەرز تا وەرز فەرقی هەیە. طبعاً هەر چوار وەرزی ساڵ ئێمە ئەو شتا خۆمان لە ناپرۆشین، وەکو جویز و مێژ و قەزوان و باوی و سرکە و تەمەردی و جین و ئەم زۆرشتانە. بەڵام وەرز تا وەرز شتەفر لۆ نمونە ئێستا وەرزی بەهارە جا بەهارەکانە فرۆشین. لە وەرزی پاییزە بەروبوومی ڕز لە گوندەکان دێ ئەو ئەفرۆشین و هەر ژیانمان لە سەرێرانەیە. ئەو جۆرە جا بەهاریانەمان هەیە، تقریبەن 10-12 زۆر جای بەهاری هەیە. ئەوەی بگاتە دەست ئەمە ئەمە لێرەدای ئەنین و ئەی خەینە بازار عەرزەکەین. ئێمە لە وەرزی بەهار چەندی زۆر جای بەهارین هەیە لە لۆفەکانی سپیلک دەیفرۆشین. زۆرەکانیش بریتین لە کەنگر و کاردی و سلێرکە و ڕێواسە و هەندرێشەیە، سۆریازەیە، لووشە، ئەوان هەموو جای بەهارینە. جیاکانیش کاسبکاران دەچن لە شاخەکان دەیانین و ئێمەش لێیان دەکڕین. خواستیان لەسەرە و خەڵک زۆریش دەیکڕێ، لەبەرەوەی جیاکان هەمویان بە ئیستیفادەن، هەر یەکە و ئیستیفادەی خۆی هەیە و جیانە، خواستێکی زۆری لەسەرە. خەڵک لە هەولێر، لە شەقلاوەی، لە مەسیف، لە شوێنەکان ڕووی لە لۆفەکانی سپیلکەکە بۆ کڕنی ئەم شتانە. لەبەر نەبوونی باران شتەکان بەعام کەم بووینەوە و زۆریش جوان نین، بە تایبەتیش کەنگر. کەنگرەکە وەکو پێویست جوان نییە، باران کەمە. ئەگەر باران زۆر بێت بژوو جیاکان بەعام هەر هەمویان جوان دەبن. وەڵا خواستی لەسەرە و نرخشیان گرانە، لەبەرەوە ئێمەش گران دەیکڕین. پار چیلۆی کەنگر بە 1000 دینار بە جوملە ئەمان کڕی، سێمان بە 5 دەفرۆش. ئێستا جوملەی بە 2000 بە 1750 بەو سەعرانەیە. ڕێواسەکان ئێستا لە چیستانەکانی سیدەکان پێگەیشتو، لە سەری بەرد و لە چیستانی قەلەندەر و لەو شوێنانەیە. کەنگریش لە مەنتیقەی بارزان و لە مەنتیقەی سیدەکان دێ، لە مەنتیقەی سولێمانی دێ، لەو شوێنانە هەمووی دێ. مەنتیقەی باڵەکایەتی بە حکمەوەی کە ساردا شتەکان هێشتا ماون پێی بگەن. وەڵی لەخوای بەزیاد بێ ڕێواز جیاکی بەهاریە، خەڵک زۆر داوایەکە. دوو نەوعشی هەیە، پەلچی هەیە، ناوچیشی هەیە. هەمیشە وەختی داهات لە هەموو وارەکان لە خەرچی بەندەخی بادینان و ئەوانە دەچن لۆتیاکان لۆ زۆزانان ڕێواسی دینن. پەلچی هەیە، ناوچی هەیە، بنبەردی هەیە. دەین لێرە لە منتیقەی لۆفەکانی سپیلک خەرک لیان نەکڕی. ئەمەش ئیسفادەی زۆریان لێکەن، وەکو دوکاندار و وەکو خەرچی دیکە، خەرچی منتیقە هەموو ئیسفادیان لێکەن. ڕۆژانە دوکاندارەکان خەرچی دیکەش ڕۆژانەش باشیان دەستەکەوێت لە ڕێواسەکەی. وەڵا بەحکمی ئەوەی بارانەکە کەم بوو، بەهارەکەەوەی پێویست نییە. سارەکەش هەر سارێک مێ، ڕێواز سارێک نێرە. ئێستا مێ ئەو زۆربەی ڕێواسەکە مێیە، سارەشی باش نەبوو. سار بەحکمی ئەوەی باران نەبوو، سارەکە باش نەبوو. نەک هەر لۆ ڕێواز گژوو گیاکانی کەش وەچ پێویست نینە. لەگەر ئەوەی کە من سعریشیان گرانە، خواستێن لەسەر زۆرە، خەرکێکی زۆر داوایانەکە. هەر لێرە بڕۆ هەتا دەچی هەولێرێ، هەر لۆفەک هەر فەرعەک ئەبینە ڕێواسی لێدانرا، بۆش بەش ناکە، خەرک زۆر داوایەک. خۆی 1000 ڕوبێکەکە بەس 1000 دەگەنە بای 1000 ڕوبەچە.